گەڕانەوەی جەستەیەکی سارد بۆ باوەشی بێنازی نیشتیمان. دیمەنی گەڕانەوەی تەرمی دوو کۆچبەری دەڤەری ڕاپەڕینە جێگر و هانای هاوژینی بە مەبەستی گەیشتن بە ژیانێکی شایستە کۆچیان کرد، بەڵام چیرۆکەکەیان بە کارەساتێکی ناخەژێن کۆتایی هات. دوای ژێر ئاوکەوتنی یەختەکەیان نزیکەی 4 مانگ لەمەوبەر تەرمی سارد و سڕی جێگر بەبێ هاوژینەکەی گەڕایەوە زێدی خۆی و لە کەرنەڤاڵێکی جەماوەریدا لە ناحیەی سەنگەسەر بە خاک سپێردرا. تاکو ئێستا تەرمی هاناش بێسەر و شوێنە. کەمترین بەدەمەوە هاتنمان هاتووە، حکوومەت هێرم ئامادە نەبووە یەک فلستەرخان بکات لە بۆ گەڕان و سۆراغی ئەو بێسەر و شوێنانە، بەڵام ئامادەیە کە لە ئاهەنگەکانی سەری ساڵ بەدەیان دەفتە دۆلار سەرفکە لە بۆ هونەرمەندەکان، لە بۆ یاریزانەکان ئەوانەی کە لە دەرەوەی وڵات کە لە وڵاتەکانی خۆیان هیچ نرخ و بەهایەتیان نییە، بەڵام لەم وڵاتە لەسەر حسابی ئەم میلەتە لەسەر داهاتی ئەم میلەتە دێن پارەیان لە بۆ سەرف دەکرێت. کۆچی کاکە جێگر و خێزانەکەی هەوڵیدا ئەو ژیانی کە لێرێ شایستە نییە وەکو دەبینی گەنجەکانمان بۆ ژیانێکی خۆشتر هەوڵیدا بەداخەوە وەکو دەبینی بە جەستەیەکی ساردەوە گەڕاوە، ئەو لە تێری نەڕۆیشتووە، ئەو خانوەکەی بۆ فرۆشراوە، قەرزداری ئەمامەکانی بۆ ئامۆزایەکانی بۆ پاران بۆ کۆکردەوە بتوانێت بگاتە شوێنی خۆشیانی شایستەتر. سێڤدا و بارانیش لەگەڵ دایک و باوکیان لە هەمان یەخدا بوون. دایک و باوکیان ڕزگاریان دەبێت و دوو جگەرگۆشەکەیان دەبن بە قوربانی. تەرمی سێڤدای 6 ساڵان دۆزرایەوە و پاش گەڕانەوەی لە زێدی خۆی و لە مەراسیمێکی جەماوەریدا بە خاک سپێردرا. تاکو ئێستاش تەرمی بارانی 3 ساڵان بێسەر و شوێنە. یەکێک لەو جەنازانە برازای منە سێڤداخان نادادی و نایەکسانی ئەم حکوومەتە وای کردووە کە خەڵک کۆچ بکە، ئەوە نە یەکەم جار دەبێن و ئاخر جاریش دەبێت دڵنیابن لەوەی هەتاوەکو ئەم حکوومەتە ئەوا بێ خەڵک زیاتر کۆچ دەکە و ڕووداوی لەو جۆرەش زیاتر دەبن. مامۆستایەکی ئاینیش لە کاتی ناشتنی تەرمی جێگردا دەڵێت دەسەڵات و حکوومەت بەرپرسن لە بوون بە قوربانی ئەو گەنجانە، چونکە دوای 30 ساڵ لا حکومڕانی نەیانتوانیوە سوود لە هێز و بازووی گەنجان ببین و پشتگوێ خراون. ئەوانە موسەبیبی گیان لە دەستدانی ئەو گەنجە بێنازانن کە نیشتیمان بەجێ دێڵن و سەری خۆیان هەڵدەگرن. بە تایبەت دەسەڵاتێک مەسئول و بەرپرسە لە گیان لە دەستدانی ئەو خەڵکە، چونکە ئەو دەسەڵاتە تا لە سەردەمی شاخ بوو ئەوانە مای حەسانەوەی گەل و نیشتیمان و وڵات نەبوون. لە غەیری چەتەیی و جەردەیی و دزی و تاڵانی نەبێت ناتوانین سەروەریەکانیان بەڕاستی تۆمار بکەین و ئاماژەیان پێ بکەین. دوای ڕاپەڕینیش ئەوانە دەستیان هەڵکرد لە دزینی مەحاویلە و تەلی کارەبا و ژێرخان و سەرخانی ئەو وڵاتیان فەرهود و ئاوای وڵاتانی تر کرد. شەوی 21/12/2021 یەختێکی کۆچبەران لە نزیک دورگەی سانتۆرینی یۆنان ژێر ئاو کەوت. تەنیا 13 کۆچبەر ڕزگاریان بوو کە 7یان کورد بوون. 27 کۆچبەری دیکەی کورد بێسەر و شوێن بوون کە تا ئێستا تەرمی 5 کۆچبەر دۆزراونەتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.